ڕوبەڕووبوونەوە و پێشبڕکێ لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان بەردەوامە. هەر یەک لە زانکۆکان هەوڵ و کۆششی خۆی بەگەردەخات تاکو خۆی بگەێنێتە کۆتا ڕوبەڕووبوونەوەی پرۆگرامی ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی ئەمریکی کوردستان یەکێک بوو لەو زانکۆیانەی کە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە هاتە نێو پێشبڕکێکەوە لە قۆناغی یەکەمدا ڕوبەڕووی زانکۆی چەرمۆ بوویەوە. ئەو هۆکارەی کەوای کرد زانکۆی چەرمۆ خاڵی پێویست بەدەستنهێنێت بوونی سترێس و شەڵەژانێکی زۆر بوو بە پێچەوانەی زانکۆی ئەمریکی کوردستان کە زۆر بە ئارامی وەک تیمێک گفتوگۆیان لەسەر پرسیارەکان دەکرد و خۆیان دەگەیاندە وەڵامی ڕاست. ڕاستە. بەم شێوەیە بە کۆی 8 خاڵ بەرامبەر 6 خاڵ زانکۆی ئەمریکی کوردستان خۆی گەیاندە قۆناغی دووەم. زانکۆی چەرمۆ 60 خاڵ. زانکۆی ئەمریکی دهۆک 80 خاڵ. هەروەها زانکۆی دهۆک لە قۆناغی یەکەمدا ڕوبەڕووی زانکۆی کۆیە بوویەوە. زانکۆی کۆیە زۆر هەوڵیدا کە خاڵی زیاتر تۆمار بکات بەڵام بێسوود بوو چونکە هەڵەنەکردنی زانکۆی دەهۆک لە هەڵبژاردننی کەتەگۆری و وەڵامدانەوەی پرسیارەکان وای کرد بە خاڵێکی زۆر زانکۆی کۆیە بەجێ بهێڵێت. لە کۆتاییدا بە کۆی 120 خاڵ بەرامبەر 70 خاڵ زانکۆی دەهۆک سەرکەوتنی بۆ قۆناغی دووەم تۆمار کرد. کۆیە 70 خاڵ. کۆی خاڵەکانی زانکۆی دهۆک 120 خاڵ. لە بەرنامەی ڕابردوو هەردوو زانکۆی ئەمریکی کوردستان و زانکۆی دەهۆک ڕوبەڕووی یەکتر بوونەوە. سەرەتا هەردوو زانکۆ بە ڕەنگی سووری وەڵامی هەڵا ستۆدیۆی بەرنامەکەیان نەخشاند بوو. بەڵام زانکۆی دەهۆک لە دوای دەستپێک تینێکی تری بەخۆیدا و ڕەنگی سەوزی گەڕاندەوە بۆ ستۆدیۆ. هەرچی زانکۆی ئەمریکی بوو نەیتوانی کۆنتڕۆلی خۆی بکاتەوە و خاڵ بەدەست بێنێت. لە کۆتایی ڕوبەڕووبوونەوەکە زانکۆی دەهۆک توانی بە کۆی 8 خاڵ بەرامبەر 50 خاڵی زانکۆی ئەمریکی کوردستان خۆی بگەێنێتە ڕێزی ئەو 6 زانکۆیی کە لە قۆناغی چارەکی کۆتایی ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. زانکۆی ئەمریکی کوردستان بوون بە خاوەنی 50 خاڵ. زانکۆی دهۆک بوون بە خاوەنی 80 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. بە ئومێدی سەرکەوتنەوە هاتوین ئەگەر چی ڕێگای سەرکەوتن ڕەنگە هەندێک جار هەموار نەبێ بەڵام ئێمە بە فکری سەرکەوتنەوە هاتون بۆ بەشداریکردن و درێژەدان بوون پرۆگرام. وەک تیمی بەشداربووی زانکۆی جیهان سلێمانی زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین کە بەشدارین بۆ جاری دووەم لەو بەرنمەیە و هیوادارین کە ئەو بەرنمەیەش ببینەوە دڵنیام لەوەی کە ئەیبینەوە و دەرەنجامی باش بەدەستین. زۆر خۆشحاڵ بووین کە پرۆگرامی یەکەممان بردەوە و توانیمان بەشدار بین لە پرۆگرامی دووەمە و بێگومان ئەم جارە باشتر خۆمان ئامادە کردووە بە هیوای ئەوەی کە ئەم جارەش بتوانین بیبینەوە. ئەم جارە سترێسەکە زۆر زیاترە. حالیان لەبەردەم ستەیجەکە ئاوەساوین و خەریکە پرۆگرامەکە پەخشەکرێ سرێسمان زۆر زۆرە. هیوادارم ئەم جارش بە هەمان شێوەی جاری پێشوو سەرکەین بۆ
قۆناغی داهاتوو. ئێمە لە قۆناغی دووەم وا لێرە دووبارە بەشدارە بینەوە ئینشاڵڵەوە کۆی لە قۆناغی یەکەم خاڵی باشمان بەدەستێنانە قۆناغە بگەین بە فاینەڵیش بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم بەرنامەیە و باشتر لە بەرنامەی پێشووتر و ئیشاءالله بۆ بردنەوە هاتوون و ئیشاءالله سەرکەوتووە بین. بە خۆشحاڵیەوە قۆناغی ڕابردوومان بڕی بەو ئومێدەی بەهۆی ئەو زانیارانەی کە لەگەڵ هاوڕێیانمان کۆمان کردوێتەوە بگەین بە قۆناغی دواتر. باش کەمیشکە بەرنامەکە دەست پێ دەکات و ئێمە ئینشاڵڵا خۆمان باش ئامادە کردووە و هیوادارم سەرکەبین بۆ ئەوەی لە پرۆگرامی سێم دیسان لێرە بەشدار بینەوە لە پرۆگرامی ئەسێرەکانی زانکۆ. بەشداریکردمان لە بەرنامەی پێشتر وای لێمە کرد کە ئێمە زیاتر خۆمان ئەمرەکەین زانیاری زیاتر کۆبکەینەوە بۆ ئەم بەرنامەش بە زانیاری و ئەزمموی جیاوازەوە هاتوین کە لێرە بە سەرکەوتن بەدەست بهێنین و بۆ قۆناغی دواتر هەنگاو بنین. هاوڕێکانمان لەسەر ستیجن خۆیان ئامادە کردو بۆ پێشبڕکێکە. دنیام نەتیجەیەکی باشیانە بێ و چکە زانیاری زۆر باشیان بێ. هیوای سەرکەوتنیان بۆ بە حکمی ئەوەی قۆناغێکەمان تێپەڕان قۆناغی دۆمبایەک پڕ لە زانیاریەوە هاتوون هیوادارین سەرکەوتوو بینیش لەگەڵ هاوڕێیان دەست بە بەرنامەکە بکەین. بەڕێزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. خۆشەویستانم لە قۆناغی نیوەی کۆتایی گروپی بی دوو زانکۆ بەریەک دەکەون ئەوانیش زانکۆی جیهان. سەناریا سالار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان. گەشت بەختیار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. شاڵاو شوان تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان. هەروەها زانکۆی سۆران. زێبار عەزیز تەمەن 27 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. ئەڤین حاجی تەمەن 19 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی زانستی گشتی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. ژێهات کاوە تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری نەوت ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا لە بوارەکەی خۆیدا سەرکەوتوو بێت. شەپۆل مستەفا تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی کوردی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە نووسەر. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە بەرنامەکە دەست پێ دەکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆی جیهانی سلێمانی و زانکۆی سۆران ئامادەن بۆ پرسیارەکە. پێشوی پرسیارەکە بڵێم خۆتان دەزانن هەر زانکۆیەک زوو وەڵامەکەی زانی دەست بنێ بۆ تۆنەکە وەڵامەکەی ڕاستبوو مافی هەڵبژاردننی یەکەم کەتەگۆریەیە. وەڵامەکەی هەڵەبوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر ئەوان یەکەم کەتەگۆری هەڵبژێنن. پرسیارەکە دەڵێ ئەگەر یەک دەنگەشکارتت هەبێت و لە ژوورێکی تاریکدا مۆمێک و فانووسێک هەبێت کامیان یەکەم جار دادەگیرسێنیت؟ زانکۆی جیهان سلێمانی. دەنگەشکارتە. دەنگەشکارتەکە زۆر ڕاستە. اینجا دوای ئەوانی کردداویسێن یان مۆمەکەی یا فانۆسەکە بەکەیفی خۆتەوانی وە؟ باشە زانکۆی جیهان سلێمانی مافی ئەویان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن. جوگرافیا. 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 ئەی
گەورەترین دوورگە لە ناو دەریای ناوڕاستدا کام لەم دوورگانەیە؟ ئەی ماڵتا، بی قوبرس، سی سیسیلیا، دی گۆزۆ. سی چرکەتانەیە؟ قوبرس لە بنە هینایە نازام دوورگیانە قوبرس لە بینی تورکیا و یۆنانایە قوبرس لە بینی تورکیا و یۆنانایە نازانم بەس قوبرس لە بینی تورکیا و یۆنانایە دەوری ناوڕاست لەوێیە دە چرکەتان ماوە؟ بی قوبرس بی قوبرس. زانکۆی جیهان بۆچی قوبرستان هەڵبژارد؟ قوبرس وڵاتێکە لە لای تورکیا و یۆنان هەردووکیان لەسەر دەریای ناوەڕاستن. ئەویش دوورگەی وڵاتێکی گەورەیە بەشێک لە یۆنان سەر بە یۆنان شێکش گەورەیە. باشە قوبرس بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی جیهان وەڵامەکەتان هەڵەیە. سیسیلیا وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران کاتەگۆریەک هەڵبژێرن. جوگرافیا جوگرافیا. تەنها بیماوە کەواتە بی. ڕووباری یانگچی چین لە درێژیدا بە پلەی چەندەم دێت لەسەر ئاستی جیهان؟ ئەی یەکەم، بی دووەم، سی سێەم، دی چوارەم. سی چرکەتانێ؟ سی سێەم. سی سێەم. ژێهات 25 چرکەتان مابوو. چۆن وا بە دڵنیاییەوە وەڵامەتاندا؟ یەکەمیان نییە چووکە نیلە نیل یەکەمە دووەم ئەمازۆن ئەوە دیارە کەواتە سێم یانگەستی چینە. ئەی بۆ چوارەم نەبێ؟ یەکەم درێژترینی ئاسیایە لەوانەیە سێم. باشە سێەم. بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ؟ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵبژێرن. تەندروستی تەندروستی. ئەی بۆنی برشی میز و هەناسەی کۆرپەلە نیشانەی هەبوونی چ نەخۆشیەکە؟ ئەی فێنیل کێتۆنۆریا، بی کۆئێلیاک، سی تالاسیمیا، دی مەنگۆلی. سی چرکەتانێ؟ سی و نییە تالاسیمیا خوێنە مەنگۆلی دیاردەی داودنە ئەوە نییە یان فینێل کێتۆنە نازانم کۆئێلیاک یان فینێلی فینیل خۆی بۆنی هەیە مادێکی کیمیایی سێکە دوو بڕگەی دوو بڕگەی هەستە برشی میز هەناسە دوو بەش. ئەی یان نییە ڕێی من ئەی دە چرکەتان ماوە؟ ئەڵێشی نان ئەی زوو وەڵامێکم بنێ. ئەی فێنیل کێتۆنۆریا. گەش بۆچی ئەیتان هەڵبژارد؟ خۆی گومانەکە لە بینی ئەی و بیایە تالاسیمیا نەخۆشیەکە تووشی خوێنە بێت مەنگۆلیش دیاردەی داونە کێشە لە کرۆمۆسۆمەکانە هەیە لە ئەی بینی ئەی و بیە ئەیش وەبزانین مادەیەکە بۆنی هەیە مادەیەکی کیمیاییە بۆنی هەیە. فینیل عادەتەن شتێکی کیمیایە مادەیەکی بۆنداری تر نازانم ئەگەر بە پێی بۆنی برشی میزەکە بەلانێ ئەو فێنیل کێتۆنۆریا. زانی وەڵامیشی ڕاستەیە هەڵێ؟
زانکۆی ژیان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی سۆران کەتەگۆری گەڵەبژێرن مێژوو بی بی هەڵبژێرم بی لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوودا هێزی ئاسمانی ئینگلیز دوو شۆڕشی کوردیان بەردومان کرد. ئەم شۆڕشانە لە چ شوێنێکی کوردستان بوو؟ ئەی هەولێر و سلێمانی، بی هەولێر و قەڵاتجێ، سی بارزان و سلێمانی، دی قەڵاتجێ و بارزان. سی چرکەتانە. بارزان و سلێمانی وڵای پێم وابێتکەی شێخ محمودی نەمر و ئەوەی شێخ عەبدولسەلام ئەو بارزانی تێدا تو چ زوانێ بارزانی تێدا یان سلێمانی و بارزان شێخ محمودی حەفید خۆ لە قەڵاسی نەبووە سلێمانی بوو ئەو شێخ محمودی حەفید بوو تەواو لە سلێمانی سی بارزان سلێمانی سی بارزان سلێمانی. زێبار ئەوەی شۆڕشەکەی سلێمانی بە سەرگردایەتی کێ بوو؟ شێخ محمودی حەفید. شێخ محمودی حەفید. ئەوەی بارزان شێخ عەبدولسەلامی بارزان تاکیدنی نازانم زۆر تاکید نیمە بەس ئەڤین تۆڵی کێ بوو؟ واللهی زۆر دڵنیانیمە بەس نازانم شێخ عەبدولسەلامی بارزان یان شێخ ئەحمەدەتە لە بینەوتانە بەڵام ئەوەی دەزانی کە لە ناوچەی بارزان بوو. شێخ ئەحمەد بارزان 1930 لە 1930 شێخ عەبدولسەلام. شێخ عەبدولسەلام. باشە تەواو شێخ عەبدولسەلام بارزان و سلێمانی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ. زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی جیهان سلێمانی چ کەتەگۆریەک هەڵبژێن؟ تەندروستی. خۆتان دەزان تەندروستی تەنها بیماوە کەواتە بی. کام لەم ڤیتامینانە بە شێوەیەکی سەرەکی بەرپرسە لە بەگەرخستنی کارلێکەکانی بایۆکیمیایی سیستەمی بەرگری لەش؟ ئەی ڤیتامین سی، بی ڤیتامین B6، سی ڤیتامین ئی، دی ڤیتامین کەی. بەڵێ یارمەتی خۆڕ کەسبەکانەدا بۆی چالات وایە تۆ دایمە کە هەڵانە تووشە بێت خۆی ڤیتامین سی خۆی بۆ ئەوی سیستەمی بەرگری بەرز بێت. بە شێوەیەکی سەرەکی ینی سیستەمی بەرگری لەش بەگەرخستنی ینی ئیشپێکردنی کارلێکەکانی بایۆکیمیای سیستەمی بەرگری لەش ئێوە ینی سیستەمی بەرگری لەش چالاتەکە دەچرکەتان ماوە منەڵم ئەی ڤیتامین سی بۆچی سیتان هەڵبژارد؟ وەڵی شخصیان نازانم بە زۆرمان بیست و ئەو کەسانی بۆن منە باڵی هەڵامەت کە تووشە بن یەکسەر ئەڵە ڤیتامین سی بخۆ ینی یارمەتی بەرزکردنەوەی بەرگریت ئەیە تا ڕادێک. باشە سەناریات تۆ لەوەی زۆر باش لە پرسیارەکە تێگەیشت بێتی. ئەڵە ینی وای لێ بکە کە ئیشکە سیستەمی خۆڕۆ کەسبەکان هەر لەبەر ئەوەشە باشە ڤیتامین B6 زانیاریەکەی لەسەری؟ وڵای شخصیان من اختصاصم نەتۆبی عامانە هیچ شتێکش بابەتان لۆجیکیانە بیرێ کردەوە وانە؟ بەس ئەوەنە. باشە ڤیتامین سی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ. زانکۆی جیهان سلێمانی پرسیارەکە وەڵامی پرسیارەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی سۆران ئێوەش 20 خاڵتان هەیە کەتەگۆریەک هەڵبژێرن هەر لە مێژوە مێنینەوە
هەر لە مێژووە بمێنەوە نێنە داهاتوو مێژوو هەر ئەیمە ئەی مێژوو سەروارەکەم بۆ ئێستا ئافرم ساڵی 1920 لە هەولێر ڕاپەڕینێک دژی ئینگلیزەکان ڕوویدا ڕاپەڕینەکە بە سەرکردایەتی کێ بوو ئەی مەلا فەندی بی حاجی پیر داود زەیی سی ڕەشاد موفتی دی حەمە ئاغای کۆیە سی چرکەتانە ئەماقانە هیچ فکرێکم نییە لە بینی مەلا فەندی حاجی پیرداوت دزەیی ڕەشاد موفتی هەمە ئاغای کۆیە هەمە ئاغای کۆیە حاجی پیرداوت لێکش دوابلەوە شەپۆت کاتمان نەما دا شرکەتان هەیە ببرێ هەمە وەڵام دانێ هەمە ئاغای کۆیە دی حەماغای کۆیە دی ژێ هات بۆچی حەماغای کۆیەتان هەڵبژات بە فکری هاوڕێیانم ئەمایە جا نازان ئەو لە کۆیە شۆڕشە ڕاپەڕینەکە لەو لێر بووە شارێک کوێ نزیکە لە هەولێر خۆی هەر بەسەر باولێرە باشە ئەی ئێمە باسی هەولێرەکەین بەس دزەیەکان هەر لە هەولێر نەبوون یا مەلا فەندی ڕەشاد موفتی بنەماڵی موفتیەکان هەر لە هەولێر بوون بنەماڵی فەندیەکان بە هەمان شێوانی ناتوان بیگۆڕن وەریگرە باشە وەرمان گرتووە حەمە ئاغای کۆیە بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست حاجی پیر داود زەی زانکۆی سۆران نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان تەکنەلۆژیا هەڵدەبژێرن لە تەکنەلۆژیا ئەیوب هەیە بی کام لەم ئۆپەرەیتینگ سیستمانە تەنها ناوی کورت واتە کەمتر لە 11 کارکتەر بۆ فایل بەکاردەهێنێت A. Windows B. DOS C. Unix D. هەرسێکیان سی چرکەتانەیە اوبريتنج سيستم دوس اكيد لين يونكس ايش اكيد ويندوز ايش اكيد يا أمي الله ان شاء الله يعني نابل نابل بونا اوتوكاد دروس اكيد كريبيت اكيد سيان اي هرس شاني اي دا شركتان ماوە اي چه شنێ هەلو سيستم زوو وەڵام اي ويندوز كان باور فەرمان ئەو سیستەمانە هیچ شارەزاییتان لەسەر هەیە والله بس زۆری لە ويندوز هەمانە ويندوز دۆس یونیکس یاخۆ دەرسێکیان ینی دۆس یونیکس ويندوز دەزان چییە؟ خوي امانه ويان اوبريتنج سيستم يجان باشا بس يعني او اما تعاملي لقلكين زياتر ويندوز ابويا بجدي نازم تو فايل دروسكي اتوين سيانزا بيت يا سيانزا زياتر به يعني لو انا ضل يعني اقرب على بيني اي دي يا اختيارك يعني وان اي يو بي ويندوز اي يو دي اي يو دي ويندوز يونيكس باشا بزانين وەڵامەکەتان ڕاستە یان هەڵەیە وەڵامی ڕاست دۆس ويندوز دەتوانێت زیاتر بەکاربێنێت تا 200 و قسوور ئەڕوا زانکۆی جیهان سلێمانی نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران هەر لە تەکنەلۆجیا ئەمێنینەوە تەکنەلۆجیا تەنها ئەی ماوە کەواتە ئەی
کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت بە کام لەمانەی خوارەوە دەناسرێتەوە؟ ئەی ناونیشانی وایفای، بی ناونیشانی ئیمەیل، سی ناونیشانی آیP، دی هیچ کامیان. سی چرکەتانێت کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت نه ناونیشانی آیP دنیای بە آیP شوێنی کەسەکە دیار دەکرێت کۆمپیوتەرەکە بە آیP. تاو بە ئینتەرنێت سی ناونیشانی آیP، سی ناونیشانی آیP. ژێهات تۆ لە میشە باشە زانی بۆمان شەرەکە ناونیشانی آیP بۆچی گەیشتە ئەو بڕوایی کە ناونیشانی آیP وەڵامە ڕاستەکەی زۆربەی جار کە لە آیP بۆ بەکاری بۆ دیاریکردنی شوێنی کۆمپیوتەرێک لە کە وەصلە بە ئینتەرنێتەکەەوە، یعنی کۆمپیوتەری کەسی بە آیP دەناسرێتە وەکو یعنی ئەگەر یەکێک لە شوێنێک خەریک بێ شتێک هاک بکە بزەبێت لە بە آیPەکە بۆیە دەگەڕێن. بەڵێ بەهۆی آیPەکەەوە ئەی باشە بەهۆی وایفایەکە نایدۆزنەوە وایفای تەنها پەیوەندیە نێوان کۆنێکتە لەگەڵ بابەتەبوونی ئینتەرنێت تەنها کۆنێکت باشە بەس بە ناونیشانی آیP ئەناسرێتەوە. باشە ناونیشانی آیP بزانی وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە؟ زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی جیهان چ کاتەگۆریێک هەڵەبژێرن؟ وەرزش ئەی یاخود بی؟ ئەی یوساین بۆڵتی جامایکی خێراترین ماوەی برینی 100 مەتری چەند چرکە بوو؟ ئەی 9.58 چرکە، بی 8.58 چرکە، سی 9.85 چرکە، دی 8.85 چرکە. یوساین بۆڵتی جامایکی خێراترین ماوەی برینی 100 مەتری چەند چرکە بوو؟ دەرچرکەتان ماوە ئێوەش ئەوەی خۆشی شمان دی 8.85 بی 8.85 دی ینی زانیاریتان نەبوو شاڵاو تۆ لە وەرزشا باش بووی بەرنامەکەی دەشتر 8.85 چرکە. پێشتری شەر بەناو خۆیە بوو لە وابزانم ئۆلمپیادی لەندەن بوو 9 لەو دوانە دڵنیانم 85 یعنی جاری دەش و نۆ بوو بەڵام دواتر لەم فترە ساڵەیە وابزانم دەورە عالمیەکەی بڵێن گۆڕەپان و مەیدان شکانیەوە هەر خۆی شکانیەوە 8.85 چرکە. بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست 9.58 چرکە. زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران چ کاتەگۆریەک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانی کە ماوە؟ کاتەگۆری ئەدەبیات. ئەی یاخود بی؟ بی کتێبی کۆمیدیای ئیلاهی نووسینی دانتێ بە چ زمانێک نووسراوە؟ ئەی ئیسپانی، بی ئینگلیزی، سی ئیتالی، دی یۆنانی. سی چرکەتانەیە؟ دانتێ ئیتاڵی نیە؟ دی یۆنانی. بی دی یۆنانی. یۆنانی ژێهات چۆن
گەیشتنە ئەو بڕوایی کە یۆنانی وەڵامە ڕاستەکەیە. ئەوەی من بزانم کۆمیدیا بەرهەمێکە لە نووسەرەکانی یۆنان. دانتێ خۆی خەڵکی کوێیە؟ ئەڤین تۆ زانی؟ دانتێ ئیتالیا. ئیتالیا؟ وڵی وە بزانم ئەگەر هەڵە نەبم. دانتێ باشە ئەگەر ئیتالیا باشەگەر خۆی ئیتالی بێ بۆ بە یۆنانی نووسێ لەسەر زمانی یۆنانی پێشتر یعنی باوتر بۆ منە هەستە لێم بەڕکات کوردیەوە بە عەرەبیش دەنووسێ بەزەبت لەوانەوە شوا بێت. باشە یۆنانی زمانی یۆنانی بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆت هەڵێ. وەڵامی ڕاست ئیتالی. زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن. زانکۆی جیهان کاتەگۆریێک گەڵە بکەن. بایۆلۆجی. بایۆلۆژی. ئەی بێ بربڕەکان بەکام لەمانە جیا دەکرێنەوە. ئەی کۆ ئەندامی دەماریان هەیە. بی کۆ ئەندامی کوێرەڕژێنیان هەیە. سی کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. دی کۆ ئەندامی دەماریان نییە. سی چرکەتانێ مار باشە دەماریان نییە چۆن دەماری هەیە باشی هەیە کەواتە ئەمەشی ڕژێنیشی هەیە ڕژێنی نییە بەچی هەرسەکە کاتم بۆ کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. وەڵام سی کۆ ئەندامی دەمار و کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. گەشت چۆن گەیشتنە ئەو بڕواایە؟ بێ بربڕەکان نمونەیەکمان لە هێنایە مەسەن خشۆکێکی وەکو مار ئەبێ کۆ ئەندامی دەماری هەبێ وەزائیدەن ینی بۆ کوێرەڕژێنەکانیش بۆ هەرسکردن پێویستن بۆیە تەسەوڕمان کرد کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنی هەردووکی پێکەوە هەبێ. باشە یعنی لۆجیکیانە بیری کردوتەوە کۆ ئەندامی دەماریان نەبێ نابێ وانە؟ یا کۆ ئەندامی دەماریان هەیە هەیەە کۆ ئەندامی کوێرەڕژێنیش کۆ ئەندامی کوێرەڕژێنیان هەیە ئەویان خۆی کوێرەڕژێنەکان ینی بەش بەشن مەسەلەن بۆ نمونە هەمانە لەگەڵ هەرسایە وانە؟ ئەمانە لەگەڵ ئەندامێکی ترە یان تۆ بڵی کۆ ئەندامە ئێفرازەکەم بەگشتی پێڵێن ئەندام یاخود ئەندامەکان بۆ ئەندام چەند ئەندامێکە باشە ئێستا بزانین کۆ ئەندامی دەمار و کوێرەڕژێنیان پێکەوەیە. زانی وەڵامیشی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی سۆران چ کاتەگۆریێک هەڵە بژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها ئەی ماوەکەواتە ئەی شعری ژیلەی هەڵچوونی مەرگ یەکێکە لە باشترین شعرەکان کە بۆ کارەساتی هەڵەبجە گوتراوە. بەرهەمی کێیە؟ ئەی هەژار موکریانی. بی شێرکۆ بێکەس. سی مینە. دی عەبدوڵڵا پەشێو. سی چرکەتانێ؟ شێرکۆ بێکەسان وڵڵا پەشێو. تاکیدی ئەمە نازانم ئەرەگە منیش نازانم. تاکیدی ئەخرەژی لێ هەڵچوونی مەک لەسەر قافیە شێرک و بێکەسینی دە چرکەتان ماوە؟ کەس برێت بەکەی خۆ برێت مادەم ئەو وەڵام دی عەبدوڵڵا پەشێو.
دی عەبدوڵڵا پەشێو شەپۆل زۆر دڵیان نەبوون ئەمن لێ نزانم. من پێما بوو شێرکۆ بێ کەسە بەڵام ئەو لە بەشی کوردیە بەخۆی دیارە زیاتر شەپۆل لە بەشی کوردیە بەڵێ ژیلەی هەڵچووی مەرگ قەت بەرچاو کەوتووە خوێندوتەوە بەڵێ بەڵام ناوی نووسەرەکەم بەگەر کەمێک لێڵی تێدا ینی بەرتێکەڵی شازەکەی ناوی نووسەرەکەم زۆر لای دڵنیانی مەگەرنا بێت بە حەڵا پشت لە ڕوو شازەکەیەوە باشە ئێوە شکتان زۆر لە کێ بوو مەسەلەن لە بینی عەبدوڵڵا پەشێو و کێیکە شێرکۆبێکە سو عەبدوڵڵا پەشێو لە بینی ئەو دوانە مینە دەناسن ئەمن زانیاری من نییە نا نەخێ نەخێ شاعیر باشە عەبدوڵڵا پەشێو بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێ وەڵامی ڕاست مینە کە نازناوی شاعرێکە کە ئێستا لە سلێمانی دەژی زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆریێک هەڵبژێن وەرزش بی هەڵبژاردەی کوردستان بۆ یاری تۆپی پێ لە جامی جیهانی ڤیڤا ساڵی چەند پلەی یەکەمی بەدەست هێنا ئەی 2011 بی 2012 سی 2013 دی 2014 سی چرکەتانەیە وەری چەند بووی وەری چەند بووی بۆسە بەدەی دەمەکە جامی ڤیڤا ئەکیدی تۆڵی چی دەرچرکەتان ماوە دەمێکی یان وەڵام 2012 بی 2012 فەرمان و شاڵاو منیتیانی دویتیانیت هیچ نەوە ڤیڤا دەزان چییە؟ ڤیفانیە ئەزانم نەتەوە بێ دەوڵەتەکانە خولێکی نەتەوە بێت دەوڵەتەکانە هەرێمن هەرێمەکان یاخود نەتەوەکان دەوڵەتیان نییە وەکو ئێمە ئیتالیاگوان لێرە بوو باشە بۆچی 2012 تان هەڵبژارد نازان هەر چەند ساڵ جارێک دەکرێت یاخود ئەوەی نییە وەکو ڤیڤا وابزارم 2 ساڵ جارێکن 2 ساڵ جارێکن باشە 2012 بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی سۆران لۆژیک هەڵدەبژێر ئەی یاخود بی ئەگەر کێکێک هەردوو کاتژمێر جارێک نیوەی لێ بخورێت دوای 6 کاتژمێر چەند لە کێکەکە دەمێنێتەوە ئەی 1 لەسەر 6 بی 1 لەسەر 3 کێکەکە سی 1 لەسەر 8 کێکەکە یاخود 1 لەسەر 4 چی چرکەتانەیە دوو دۆ بەش دەکاتە 1 لەسەر 1 لەسەر 1 لەسەر 3 نییە نەنا ماشاکە دوو لەسەر 6 نییە دوو کاتژمێر دوو کاتژمێر جارێک نیوەی بخۆن نازانم 1 لەسەر 3 بژێرم کاتان خەریکە نامێنێت زوو وەڵامێکم منێ وەڵام 1 لەسەر 3 بی 1 لەسەر 3 چۆن حسابدان کرد زانکۆی سۆران واللهی
ئەگەر کێکێک بکێ 6 بەش نیوەی بخۆیت ئەوە لە 2 سعات ئەمە لە 2 ساعتە 2 سعاتەکەی وەلو هەیە بە 3 دقەی خوا ئەوەی کە ئەمێنێتەوە نیوەیە نیوەی ئەوە دوای 2 ساعت خۆی چەند ئەمێنێتەوە دوای ئەوەی کە ئەمێنێتەوە چارێکی کێمێنێتەوە نیە یەک لەسەر چوار دوای ئەوە یەک لەسەر چوارەکەش نیوەی خۆی چەند ئەمێنێتەوە هەندێکی ترمێنێت یەک لەسەر چوار یەک لەسەر 2 دوایی یەک لەسەر سێ یەک لەسەر چوار ئەمێنێتەوە دوایی یەک لەسەر سێ ئەمێنێتەوە بزانین یەک لەسەر سێ وەڵامێکی ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست یەک لەسەر 8 زانکۆی سۆرانەتان توانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان لەو کەتەگۆریانی کە ماون چیە لەبژێرن لۆژیک تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر دکتۆر سێ حەبت پێ بدات و داوات لێ بکات هەر نیو کاتژمێرێک حەبێک بخۆیت دوای چ ماوەیەک حەبەکانت تەواو دەبێت ئەی 1.5 یاخود 1.5 کاتژمێر بی 2 کاتژمێر سی 3 کاتژمێر دی 1 کاتژمێر سی چرکەتان ماوە دی یەک کاتژمێر کە وەریەگری حەبێگە باشە دوای نیم کاتژمێر حەبێگە خوا دوای کاتژمێر بێتیش حەبێگە خوایترەوە بۆی بۆ چیە؟ سێ حەبت پێ بدات لە بە هەر نیو سعات جارێ حەبێ یەکەم جار حەبێگە خوا ئەگەر لەو دقەیەوەی ئەدات حەبێگە خوا دوای کە ئەبێتە سعات تا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ دی یەک سعات دی 1 سعات 1 کاتژمێر ڕاستەکە کەمێکی تۆ باشە شاڵاو زۆر دڵنیابووی چۆن بۆ ماشەرەکە کە حەبەکان یاتێک ئەو کاتە حەبێگە خوا دوای نیم سعات حەبێک ئەمە دوو حەب کە بێتە سعاتێکش حەبێکی ترەخوا بە سعاتێ تاوە ئەی بۆچی ئەوان بڕۆیان پێ ناکردی حسابات کردن بەزەوە زۆرشم بیستوە و شتێکی چۆنەڵی کۆنیشە کوردەوەرە حەبە خوای تۆزانێ باشە شاڵاو بزانین یەک کاتژمێر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکان 50 خاڵ زانکۆی سۆران هونەر هەڵدەبژێرن بەڵێ هونەر لە هونەر ئەیوبی هەیە ئەی زاراوەی ئایرۆفۆن بە چ جۆرە ئامێرێکی میوزیکی دەگوترێت ئەی ئامێری ڕیتمی بی ئامێری هەوایی سی ئامێری ژێدار دی هیچ کامیان سی شرکەتانەیە بی ئامێری هەوایی بی ئامێری هەوایی ژێهات چۆن گەیشتەوە بڕایکە ئامێری هەوایی وەڵام ڕاستە بە پێی مانای وشەکە ڕۆشتمە ئێر بەخۆی بە مانای هەوا دێتن ئێرۆفۆن یعنی ئامێری هەوایی لەو بڕوایەدا لۆجیکیە لۆژیک باشە ئامێری هەوایی بزانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی سۆران دەخاڵتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 40 خاڵ
زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ چینەوە بۆ هوەر. هوەر تەنها بیماوە کەواتە بی. مەبەست لە ئۆپەرێت لە میوزیکدا کام لەمانەیە؟ ئەی ئۆپێرایەکی گەورە. بی نمایشی منداڵان. سی نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا. دی ئۆپێرای کورت و بچووک. سی چرکەتانێ؟ ئەکید سی نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا. لە کلێسا پێ ئەڵێن ئۆپێرێت. چۆن وە خێرا بۆچی وە خێرا وەڵامتان نایەوە ئەم جارە؟ کاتان مابوو زۆر هەر چوارمان لەسەر ئەوەیە تر یعنی بەڤۆت کردمان باشە زانیاریتان هەبووە هەروە وەڵامەکەتاندایە زۆر نا وڵای خۆی عادەتەن لە کەنیسا ئەو شتیان هەبوو گۆرانی ئەڵێن و ئەچن ئەو شتاکەن تر تەسەوڕەکەم یانی لەوە هێنابێتیان. باشە نمایشی کۆمەڵە گۆرانی بێژێک لە کلێسا بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ. وەڵامی ڕاست ئۆپێرای کورت و بچووک. زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی سۆران کیمیا فیزیا بیرکاری بایۆلۆژی کامیان هەڵە؟ با فیزیا بێ. فیزیا. ئەی یاخود بی؟ بی. تەنۆڵکەیەک لە کام یەک لەم درێژی شەپۆلانەدا گەورەترین تەوژمی هەیە؟ ئەی 400 مایکرۆمیتر. بی 550 مایکرۆمیتر. سی 770 مایکرۆمیتر. دی 500 مایکرۆمیتر. نەزانم ئەو داوای بەسەوە دەڵێم جاران دەتوان ساڵ بشەش دەبیتە. مایکرۆ ڕاست مایکرۆ گەشتترینە یعنی کەم درێژی شەپۆلانە گەورەترین تەوژمی هەیە. هیچکی هە لەوانە لە هەموو لەوانەیە 400 مایکرۆ 400 لاران دەتوان ساڵ بشەش 550 جاران ئەوە لەمان گەورەتر دەبێتەنها. وەی لێ دێ وەخوای جام زۆر نازانم بەسەوەی دەزانم دا چرکەتان ماوە؟ ئەی 400 مایکرۆمەتر. 400 مایکرۆمتر. ئەی بەچی یاسایەک چۆن زانیتان 400 مایکرۆمتر؟ نرخی مایکرۆ دەتوان ساڵ بشەشە ینی بۆ نمونە 400 جاران دەتوان ساڵ بشەش 550 جاران ئەتوش بە پێی پرسیارەکە دەڵێتن گەورەترین تەوژم جا بە پێ و توان و کورکردن و لێدەرکردنەی 400ەکە گەورەتر دەبێت گەورەتر دەبێت بە نرخ گەورەترە. بزانین 400 بزانین ئەی 400 مایکرۆ میتر وەڵامێکی ڕاستە یاخود هەڵێت؟ تەوژم و درێژی شەپۆل پێچەوانن. ئەگەر درێژی شەپۆل کەم بێت تەوژم زۆرتر دەبێت بە پێی یاسای دبرۆلی. دەخاڵتان مەدەزێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی جیهان ئێوەش 50 خاڵتان هەیە لەو کەتەگۆریانی کە ماون کەتەگۆریە گەڵ بژێرن. بایۆلۆژی. بی هەر بیماوە. کام لەمانە باوترین جۆری دژەتەنە لە ناو خوێندا؟ ئەی IgG. بی IgD. سی IgM. دی IgE. سی چرکەتانەیە؟ دژەتەن کوڕە خڕۆکی سپی خوێنە دژەتەنەکان لە هەمووی باوتر
دڵێکی ئایجیجی نییە ئایجیجی دە شرکەتان ماوە دڵێکی زوو وەڵام جیجی ئەی ئەی ئایجیجی ئای جی جی چۆن زانیتان ئای جی جی وەڵامێکی ڕاستە من معلوماتم ئای چییە؟ شخصیان نەمانەزانی با بڵێ بەسیتر یعنی خۆتان و شانستان ئەوە بوو باشە بزانین ئای جی جی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ ئیمیۆن و گلۆبلین جی وەڵامە ڕاستەکە بوو دەخاڵتامە دەزێنا وە کۆی خاڵەکانتان 60 خاڵ زانکۆی سۆران 50 خاڵتان هەیە ئەو کەتەگۆریانی کە ماون کیمیا فیزیا بیرکاری فیزیا بەڵێ تەنها ئەی ماوە کەواتە ئەی ئەگەر ئەلکترۆنی خێرا کتوپڕ هێدی بکرێتەوە چ تیشکێک دەردەکات ئەی تیشکی ئەلفا بی تیشکی بێتا سی تیشکی گاما دی تیشکی ئەکس سی چرکەتانێ الكتروني خيرات وقتيش هيدي بكريتها يعني هواش ببيتو اگر الكتروني خيرات هيدي بكريتها يعني لناكاو الفا بيتا جاما هيدي بكريتها لناكاو جاما هێواش برێتەوە دە چرکەتان ماوە جاما سی تیشکی گاما کابزانانی ئێمە شانسمانەیە بۆچی زێبار بۆچی تشکی گاماتان هەڵبژار من بەخۆم سەرەتا ئەوم هەڵبژار بەڵام ئەو دوو بەڕێزەش هاوڕا بوون لەسەرەوەی کە ئەو تیشکەیە سپۆری ئەوانە من هیچ شارەزایەکم نێنی تشکی گاما لە چی دەردەچێت بۆ بزانم لە شێت چیت پێ دەڵێن کوردی تیشکەکانی تر دەناسن ئەلفا بێتا ئەکس تیشکی یەکە سوە بزانم لە نەخۆشخانە شتوە زۆرتر بەکاردێ لە ئەشعە ئەلفاش ئەلفا و بێتا گاما بێتا گاما یەک سەرچاوە دەردەچن بەڵام شکانەوە و دانەوەشیان هەیە هەریەکیان جاب بزڵبت ئێستا بەڵام بێتایە کامیان وزەی زۆرترە یاخود هێزی زۆرترە گاما گاما وایە ئەلکترۆنیش وزە کەم دەکاتەوە تیشکی گاما بزانین وەڵامێکی ڕاستە یاخود تیشکی ئێکس وەڵامە ڕاستەکەی تشکی گاما لە ناوک دەرەچێ مەحاڵە لە ئەلکترۆن دەرچێت زانکۆی سۆران نەتاتوانی ئەو دەخاڵا بە دەست بێنن زانکۆی جیهان ئەو کەتەگۆریانی ماون کیمیا و بیرکاری کامیان کیمیا بی کیمیا بی ئەو ماددە کیمیاویە کە وەکو جێگیرکەر فیکسەر بەکاردێت لە وێنەی فۆتۆگرافیدا ناوی چییە؟ ئەی سەکسینەیتی سۆدیۆم بی هایپۆکلۆرایدی سۆدیۆم سی گۆگرتیتی سۆدیۆم دی سایۆ گۆگرتیتی سۆدیۆم هینی پێوەیە ئەلە ملیۆمی پێوەیە وانە سلڤەری پێوەیە دە چرکەتان ماوە
قراري بالنوم دولتي تغبي تو من هسه كم لا غسي زوو وەڵام بي بی هایپۆکلۆرایدی سۆدیۆم چۆن هایپۆکلۆرایدی سۆدیۆمتان هەڵبژارد بالنسبة فيلمي رسم قرتنوا يعني عادة شريتكي يعني أولي من زانياريم لسرو موضوع زام سيلفر زور بكاري توكو مادتي روبو شكري بس بجدي بو آوي كتي كانوا بيشونا شخصيا نازم زور كاملة يعني وقراري جماعي أو يعني هو ما هوبش باشە هایپۆکلۆرایدی سۆدیۆم بزانین وەڵامێکی ڕاستە یاخود هەڵە وەڵامی ڕاست سایۆ گۆگردیتی سۆدیۆم زانکۆی جیهان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کیمیا کیمیا بەڵێ کیمیا لە کیمیا تەنها ئەی ماوەکەواتە ئەی بەڵێ کام کانزا لە ڕەنگی سەوزی کلۆرۆفیلی ناو ڕوەک بوونی هەیە ئەی مەنگەنیز بی مەگنیسیۆم سی ئاسن دی کۆبالت سی چرکەتانێ أو تسوتي نزاني كوبالتي شيء نية أو نية كوبالت مغنيسيوم زاني كلوروفيل ناو روك يعني مادي أصلا تقولي كذا نبي دە چرکەتان ماوە زبن أرسنال بجرم كيف هو لو هل بجر سي ئاسن سی ئاسن كنيسيوم ليلو نارين كاك ليلو نارين دلوەناڵێ يك ساعات في دانرين دلوەناڵێ چی بوو کێشەکەتان چی بوو ڕابووین ڕاڕابوون بەڵێ لە نێوان مەگنیسیۆم و ئاسن باشە بۆچی مەگنیسیۆمتان هەڵەبژارد و ئاسنتان هەڵبژارد كلوروفيل خوي أو مادر رنجي زياتر کلۆرۆفیل دەزان چییە؟ بەڵێ بله مادر چییە بۆ ماشەڕەکەن؟ أو مادر بهوي تیشکە پێکاتنەوە دروستە بێ ئەمادە بۆ تیشکە پێکاتنەوە دروست کە دەبێت ڕەنگی سەوز ڕەنگی سەوزە باشە ئاسن مەگنیسیۆم مانگەنیس کۆبالت ئەی زێ باردوایی چی بووتی بۆ هاتنەوە چی بوو تێنەگەی دووڕابووین باگەم لێ نەبوو بەڵێ من بوو منو کاک شاڵاو پێمانوا بوو شەپۆت پێمانەوە مەگنیسیۆمە بەڵام ڕێی ئەوانە لە حاڵەتە چونکە پرسیارەکە پرسیارێکی علمیە هەردووک بەشەکان بەشی علمین نا پەیوەندی منەوەنیە بەس یعنی هەمووتان ڕۆکەنە ئەڤین وایە بەهەمومان باشە ئاسن بزانین وەڵامێکی ڕاستە یاخۆ وەڵامی ڕاست مەگنیسیۆم زانکۆی سۆران نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی ئەو کەتەگۆری کە ماوە بیرکاری ئەی و بی هەیە لەمایان ناتوان هەڵبژێن بی ئەنجامی ئەم بڕە دەکاتە چەند کەم ڕەگی پێنجای سێ توان سێ هەمووی توان 75 لەسەر 45 ئەی کەم سێ بی سێ سی نۆ دی کەم نۆ سی چرکەتانەیە ناقص درجة ناقص درجة ماينس كأمينة ولا درو ناقص ناقص أكيد والله شرطي شنو سكرت
دەچرکەتان ماوە کامیان وەڵام ماینەس نۆ کەم نۆ دی کەم نۆ سەناریا چۆن گەیشتنەوە بڕای کەم نۆ وەڵامە ڕاستەکە وڵی خۆی ئەو بەسی چرکە حەڵ ناکرێت ڕاستی بۆەوە چیە سی چرکە بە پێوەی ماینەسێک لە پێشەوەیەتی وەزا ئیدەن ڕێگەکە ڕێگی پێنجایە وەنیە ڕێگی پێنجایە بۆیە اختیارەکە ئەی و دی احتیمالە بووی سالب بێ بەس لە بینی نووسەکە ناخستنەوە شانس باشە بزانین کەم نۆ وەڵامێکی ڕاستە یاخۆ هەڵێ وەڵامی ڕاست وەگوتان لەو نێوە کەم سێ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانێ و دەخاڵە بەدەست بێنن زانکۆی سۆران کۆتا کەتەگۆری وە کۆتا پرسیار بیرکاری ئەی ئەکس بچووکتر بێ لە سفر ئەوە ئەنجامی دوو ڕەگی سێجای ئێکس توان سێ کۆ ڕێگی چوارجای ئێکس توان چوار دەکاتە چەند ئەی کەم سێ ئێکس بی کەم ئێکس سی ئێکس دی سێ ئێکس سی چرکەتانێ بیری لێ بکەنەوە والله من هیچ فکرێکم وەوەی نییە ڕاستی دوان سێ ئێ ئەوە دەکاتەوە چێ لەوەی ئێکس کچکەتر بی لە سفر یعنی سالبە دەکاتەوە سالب لێرە دەکاتەوە موجب ئەوە لێرە دەکاتەوە چی سالب کۆی کاتە ژمارەکە سالبە دا چرکەتان ماوە سالب جا بەس نازانم چییە لەو دوانە وەڵام سالب ئێکس بی کەم ئێکس برۆ ئێکس بکە بچووکترە لە سفر چۆن ئەو هاوکێشێتان حەل کرد والله حلمان نەکرد خۆمانم بەختمان بەس لەڕووی سالب و موجەبەکەیەوە بۆ من ئێکستوان سێ سالبە ئێکستوان چوار موجەبەوە سالب و موجەبەیەکەوە دەکاتەوە سالب بەس لە بینی سالب سێ ئێکس و سالب ئێکس ئەوە خۆمان و شانسمان بە هەمان شێوە وەک زانکۆی جیهان ئێوەشە دانزانی کە سالبە بەڵام لە نێوان کەم ئێکس و کەم سێ ئێکس نەتانزانی کامیانەوە و کەم ئێکستان خۆ بژاروانە ماینس ئێکس باشە بزانین کەم ئێکس وەڵامێکی ڕاستە یاخود هەڵەیە بزانین ئەو کۆتا دەخاڵ لەم قۆناغی بەرنمەیە زانکۆی سۆران وەری دەگرن یاخودنا زانکۆی سۆران وەڵامەکەتان ڕاستە و دەخاتان بەدەست هێنا بەڕێزان و خۆشەویستان قۆناغی یەکەمی بەرنمەکە بەم شێوەیە کۆتایی هات قۆناغیشی تر ماوە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی خاڵەکان هەردوو زانکۆی جیهان سلێمانی بوونە خاوەنی 6 خاڵ زانکۆی سۆران بە هەمان شێوە خاوەنی 6 خاڵن بەڕێزان و خۆشەویستانم تا قۆناغی داهاتوو ئێوە تەلەڤیزیۆنەکان بەجێمە هێڵن ئێمەش دەگەڕێین وڵات لە پرسیاری جوگرافیا کە هەڵمان بژارد پرسیارەکەەوە بکە گەورترین دوورگە لەسەر دەریای ناوەڕاست چ دوورگەیەەکە لە ئۆپشنەکانەکەیە بووی من پێم وا بوو کە
قبرس بێت چونکە وڵاتێکی گەورەیە و دوورگەشە و لە نزیک تورکیاوەیە بەڵام بەداخەوە ڕاست دەرنەچوو وەڵام ڕاستەکە سیسیلیا بوو. هەرچنددە کاتەگۆری تەندروستی سەر بە بوارەکەی خۆم نییە و دوورە لە بوارەکەی خۆمەوە بەڵام هەمیشە حەزێکم هەبووە بۆ بواری تەندروستی و ویستومە زانیاری لەسەر بزانم بۆیە ئەم جارش لە کاتەگۆریەکانە کاتەگۆری تەندروستیمان هەڵبژاردووە توانیمان دەخاڵ بۆ گروپەکەمان مسۆگەر بکەین. کاتەگۆری وەرزشمان هەڵبژار لەبەر ئەوەی تا ڕادەیەک من و هاوڕێکمان زانیاریمان هەموو لە وەرزشە پرسیارەکەمان ئەوە بوو یوساین بۆڵتی جامایکی ریکۆردی 100 متری بە چەند چرکە شکاندووە سەرەتا وەڵام ڕاستەکەمان هەڵبژار بەڵام دواتر بۆچوونێکمان بۆ هات کە ڕیکۆرد دومی خۆشی جاریکە شکاندوێتەوانی و بە هەڵای هاچوین بەداخەوە ئەم جارە وەڵامەکەمان ڕازبوو. کاتەگۆری بیرکاریمان هەڵبژار کە کۆتا کاتەگۆری بوو ناچار بووینکەوە هەڵی بژێرین خۆشمان لەبەرەوەی قوتابی زانستین تیا باشین بەڵام پرسیارەکەمان کە بۆ هاتەوە کاتەکەی زۆر کەم بوو نەمانتوانی لە ماوەی 30 چرکە شیکاریکەین. بۆیە کاتەگۆری مێژومان هەڵبژار چونکە پێمانەوە بوو دەتوانین دەستنیشانی وەڵامی ڕاست بکەین بۆیە لەو وەڵامی پرسیاری هێزی ئاسمانی ئینگلیز چەند جار شۆڕشی کوردی بردومان کرد ئێمە توانیمان وەڵامی دروست بدەینەوە بۆی 2000 بردومانی کردووە لە بارزان و لە سلێمانی. لە کاتی هەڵبژاردننی بواری ئەدەبیات پرسیارەکە ئەوە بوو کتێبی کۆمێدیای ئیلاهی لە نووسینی دانتەی بە چ زمانێک نووسراوە بەڵام بەداخۆ نەمانتوانی وەڵامی ڕاست بدەینەوە و کە تێدا وەڵامە ڕاستەکە ئیتاڵی بوو. لە بەشی تەکنەلۆژی پرسیارێکەوە پێشمان کە پرسیارەکە بریتی بوو لەوەی کۆمپیوتەر لەسەر ئینتەرنێت بەچی دەناسرێتەوە وەڵامەکەی منیش ئەوە بوو ئینتەرنێت پرۆتۆکۆل یاخود IP کە باش بەهۆی پاشخانە تەکنۆلۆژیکە هەیتم توانیم وەڵامی بدەمەوە بە شێوەیەکی ڕاست. هەروە ئێمە دووبارە پرسیاری ئەدەبیاتان لەجار لە بەشێک لە بەرنامەکەدا کە پرسیارەکە دەربارەی شعرێک بوو کە خاوەنەکەی چییە؟ خاوەنەکەی مینە بوو کە شعرەکەش بە ناوی ژی لە هەڵچوونی مەرگ بوو بەداخەوە بەهۆی یەکنزیکی شێواز شعرەکانەوە لە نێوان شاعرەکاندا ئێمە تێکەڵمان کردو وەڵامە دروستەکەمان نەزانی. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە هاتینە کۆ تا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. وەک دەزان لە ڕوبەڕووبوونەوەی تاکەسی لە هەردوو زانکۆ هەر جارەی دوو بەشدار بوو دێنە ئێرە هەردوو بەشدار بووە سێ پرسیاری لە دەکرێت هەر پرسیارەی 5 خاڵی لەسرە. پێشووی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردو. جارێ بابزانین زانکۆی جیهان سلێمانی گۆڕانکارەکەی چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات. ئاگرین ئاوات تەمەەن 20 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهر. لەنیا زاهر تەمەەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئاگرین لەنیا هەروکتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. بەڕێزانم بە هەمان شێوە زانکۆی سۆرانیش گۆڕانکاری کردو بزانین گۆڕانکارەکانی زانکۆی سۆران چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی سۆران ئەڤین حاجی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئەحمەد ڕەشید. ئەحمەد ڕەشید تەمەەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە پێشکەشکارێکی سەرکەوتوو. ئەحمەد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. پێشەوەی دەست پێ بکەین ئەمەوێ خاڵەکانتان بەبیر بێنمەوە. زانکۆی جیهان سلێمانی 60 خاڵ. زانکۆی سۆران 60 خاڵ. هەردوو زانکۆ ئامادەن بۆ کۆتا بەرگە. باشە با لە زانکۆی جیهان ئاگرین بفەرمێ بۆ ئێرە. ئاگرین بەخێراتی. لە زانکۆی سۆران زێبار. زێبار خۆش بەخێبی. خۆتان ئامادەکان سێ پرسیار هەیە بۆ ئێوە. با پرسیارەکە بە تەواتی بخوێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆن. گەر پرسیارەکە من تەواو نەکرد و دەستان نابە بۆتان هەش کامێکتان ئەبێ وەڵام باتەوە. دوای ئەوە گەر وەڵامەکەی هەڵەبوو دەچینە بەرامبەر پرسیارەکەی بۆ دەخوێنینەوە ئەوسا ئەو وەڵام بداتەوە لەبەرەوە وریابن. با پرسیارەکە هەمووی بخوێنمەوە اینجا دەست بنێن بە بۆتۆن. پرسیار یەکەم بۆ ئێوە دەڵێت ئەحمەد شەوقی میری شیعری عەرەبی لە کوردانی کام وڵاتە؟ ئەحمەد شەوقی
میری شعری عەرەبی لە کوردانی کام وڵاتە؟ ئاگرین تورکیا تورکیا هەڵەیە زێبار عێراق عێراق ئەویش هەڵەیە لە کوردانی وڵاتی میسرە. دووەم پرسیار کام وڵاتی ئەوروپی بۆ یەکەم جار لە ساڵی 1906 مافی دەنگدانی بە ئافرەتان بەخشی؟ ئاگرین بەریتانیا بەریتانیا زێبار فەڕەنسا فەرەنسا وەڵامی ڕاست فینلاند. کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ئەو وشە چوارپیتیە کامەیە ئەگەر دوو پیتی تری لەسەر زیاد بکرێت کورتتر دەبێتەوە؟ کورتتر ئاگرین کورتتر کورت. وەڵامەکەت ڕاستە زێبار تۆ ئەو دەسینا بە بۆ تۆنا تۆ وەڵامت دایەوە. زۆر سپاس یاردووتانەکەین ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی جیهان فەرمان فەرمان بەخێراتی. لە زانکۆی سۆران ئەحمەد ئەحمەد و فەرمان هەردووکتان بەخێر بێن. سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە کە دەستان نابۆ بۆ تۆنا با من پێتان بڵێم زانکۆی جیهان یاخود مافی وەڵامدانەوە هەیە یاخود زانکۆی سۆران چکە لێرە دەبینین کامتان زووتر دەستان ناو بۆ تۆنا هەر لە خۆتانە وەڵامەکە مەدە. ئامادەن؟ پرسیاری یەکەم چوارەم ڕەهەندی گەردوونی بە پێی بردۆزی ڕێژەی ئاینشتاین چییە؟ شکانەی ڕووناچی چی؟ شکانەی ڕووناچی شکانەوەی ڕووناکی. هەڵێ ئەحمەد تیشکدانەوە تیشکدانەوە هەڵێ ئەو دەسی نابە بۆ تۆنەکە دوایی من هاتمە لای تۆ پێویست ناکە دەست بێ بۆ تۆن. هەڵی تەکنیکی وەڵامی ڕاست کات. دووەم پرسیار بۆ ئێوە درێژترین تونێل لە عێراقدا کامەیە؟ فەرمان دەربەندی خان دەربەندی خان. هەڵێ ئەحمەد تۆ دەزانی؟ شەقڵاوە شەقڵاوە هەڵەیە وەڵامی ڕاست تونێلی زاخۆ 3600 مەترە. ئەحمەد پێویست ناکە دەست بنێی بۆ تۆ ئەوە دوو تا یاسێم لی نادەمە وعد تەوا وعد. باش تۆ تا پرسیار بۆ ئێوە ئامادە بن. ئەو کانزایە کامەیە کە بە زۆری لە ئاوی دەریادا دەپاڵێورێت؟ فەرمان ئەڵماس ئەڵماس. هەڵێ ئەحمەد کانزا ئەزێر زێر نییە زێر. وەڵامی ڕاست مەگنیسیۆم MG. زۆر زۆر سپاسانەکەین ئەتوانێ بچنەوە شوێنەکانی خۆتان. دوو بەشدار بوویتر لە زانکۆی جیهان لە نیا بەخێراتی. زانکۆی سۆران ژێهات. ژێهات و لە نیا هەروتان بەخێر بێنن خۆتان ئامادەکەن بە هەمان شێوە سێ پرسیار بۆ ئێوەش هەیە. پرسیار یەکەم بۆ ئێوە خێرایی پرۆسێسەری کۆمپیوتەر بە چی یەکەیەک دەپێورێت؟ زانکۆی سۆران هێرتس هێرتس چی هێرتس؟ هێرتس هێرتس لەنیا مێگاهێرتس مێگاهێرتس. هەردووکتان نزیک بوون بە هەردووکتان وەڵامەکەتان نەوت گێگا هێرتس مێگاهێرتس بەڵام وەڵامە ڕاستەکە گێگاهێرتس. دووەم پرسیار ئەو کەسەی بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دروست کرد کێ بوو؟ ئەو کەسەی بۆ یەکەم جار دەرمانی پەنسلینی دروست کرد کێ بوو؟ وانکۆ
کێ؟ بانکۆخ بانکۆخ بەڵێ لەنیا تۆ دەزانی ڕۆبەرت نه ئەو نیە ڕۆبەرت کوخە ڕۆبەرت کوخ ڕۆبەرت کوخ ئەوش دەڵێن وەڵامی ڕاست ئەلێکساندەر فیلمینگ کۆتا پرسیار بۆ ئێوە ئەو پێکهاتەی زۆر گرنگە بۆ ئافرەتی دووگیان لە سێ مانگی یەکەم بۆ گەشە سندنی مێشکی منداڵ ناوی چییە؟ پێکاتە پێکهاتە ڤیتامین ڤیتامین یاخود ڤیتامینات هەڵێ ئاسن ئاسن وەڵامی ڕاست ترشی فولیک زۆر زۆر سپاسانەکەی نەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان کۆتا دوو بەشدار لە زانکۆی جیهان سلێمانی شاڵاو لە زانکۆی سۆران شەپۆل شاڵاو شەپۆل هەردووتان بەخێر بێن سێ پرسیاریش بۆ ئێوە هەیە بۆی سێ پرسیارەکە 15 خاڵە ئاگادار بن پرسیارێکم دەڵێ کام هونەرمەند بە پاشای موزیکی پۆپ لە جیهاندا ناسراوە شاڵاو مایکل جاکسۆن مایکل جاکسن زۆر ڕاستە دووەم پرسیار دوامێنشینی کوردی کە لە ساڵی 1928 لە شاری ئیلام لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ناوچوو ناوی چی بوو؟ شاڵاو نێرسێ نێرسێ مێنشینی نێرسێ هەڵێ شەپۆل ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانە بوو شینی بابان 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 لای خۆمان نوانێت بێتە وەڵامی ڕاست مێنشینی فەیلی کۆتا پرسیار کۆتا پێنج خاڵ زانستی ئەندازەکردنی ماددە لە ئاستی گەردیلەدا چی پێ دەگوترێت؟ زانستی ئەندازەکردنی ماددە لە ئاستی گەردیلەدا چی پێ دەگوترێت؟ ناوی زانستەکە چییە؟ شەپۆل فیزیا فیزیا شاڵاو تۆ دەزانی؟ شاڵاو زانیاری نییە نانۆ تەکنەلۆجی زۆر زۆر سوپاس یەروتانەکەی نەتوان بچنەوە شوێنی خۆتان بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە پێشبڕکێکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی سۆران کۆتایی هات کۆی خاڵەکان زانکۆی سۆران 60 خاڵ زانکۆی جیهان 70 خاڵ بەداخەوە زۆر بەداخەوە زانکۆی سۆران بەجێمان دێڵێ بەڵام دەتوانن ساڵی داهاتوو بێنەوە بەشدار بن باشکم ساڵی داهاتوو نەتیجەیەکی باشتر بەدەست بێنن زۆر زۆر سوپاسی بەشدار بوونتان دەکەین هیوادارین سەرکەوتوو بن ئەو زانکۆی کە ئەمێنێتەوە و دەچێتە قۆناغێکی تر و نزیکە بێتەوە لە خەڵاتەکە کە وەک پێم وتن بۆ هەر قوتابیەک زانکۆی یەکەم کە بێتە براوەی یەکەم 30,000 دۆلارە بۆ هەر قوتابیەک 5,000 دۆلاری بەرەکەوێت و زانکۆی دووەم 15,000 دۆلارە هەر قوتابێک 2,500 دۆلاری بەرەکەوێت ئەتوانن چەند شتێکی پێ بکڕن زانکۆی جیهان سلێمانی بە 70 خاڵ لەم قۆناغا سەرکەوتن دەستە قۆناغێکی تر دایان بینینەوە بەڕێزان و خۆشەویستان ئێوەش دەبینینەوە تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرفراز بن کاتێکی خۆش. خۆشحاڵ بووین
بە بەشداربوون لەم بەرنمەیە ئێمە دۆڕان لەم قۆناغا بەشکست نازانین بەڵکو بەشداربوون لەم بەرنمەیە بە سەرکەوتن دەزانین بە ئومێدی سەرکەوتن بۆ گروپی بەرامبەر دەخوازی ئەم دۆڕانەوە دەکە ساڵی داهاتوو هاوڕێیانمان بتوانن بە باشترین شێوە بەرنمەکە بەڕێو بن. دۆڕان هەستێکی ناخۆش پێ دەبەخشێت بەڵام ئیترەوە ڕاستە دەبێ قبولکەین کە بەرنمەکە یاسای وایە یان دەبێتەوە یان دەدۆڕێت لە کوتاییدا گروپێک براوە دەبێتن. هیوادارم بۆ ساڵی داهاتوو بتوانانی بە شێوەیەکی ئەکادمیتر و هەکبەی پرزانیارتر خۆمان ئامادەکەین بۆ ئەم بەرنمەیە. ڕازگۆ بم لەگەڵ خۆما هەستێکی خۆشمنیەکە لە قۆناغێکی ئەوە گرنگ ئێمە سەر نەکەوتین چونکە هەموو زانکۆی سۆرانیا خودت ئەوانەی کە لە ماڵەوە چاوەڕمانەکەن چاوەڕە سەرکەوتنیان لێکردین ئێمەش بۆ سەرکەوتنات بووین بەڵام ئەمە کۆتایی ژیان نییە و کۆتایی وەستانی ئێمە نیە هیواخوازم هاوڕێیانمان لە ساڵی داهاتوودا باشترخۆیان ئامادە بکەن و بتوانن سەرکەوتن بەدەستبێنن. بەتاکیید سەرنەکەوتن لە پێشبڕکێکی وها گەورەدا ناخۆشە بەڵام لە هەمان کاتدا دەبێەوە بزانین لە کە دێناو پێشبڕچێ دۆڕان و برنەوە هەیە ئێدی دەبێت قبولی بکەین کە دۆڕانە ڕاستیەکەیدا دۆڕانمان لەم بەرنمەیە بەمانای کۆتایی هاتن نییە پێم وایە لە ناو هەر دۆڕانێکدا ئاماژەکانی سەرکەوتن دەتوانین ئێمە ببینینەوە بە تایبەتی ئەگەر بێت و بتوانین بە وردی کار لەسەر هۆکارەکانی دۆڕان بکەین. خۆشبەختانە ئەم جارش توانیمان سەرکەوتن بەدەستپێنین هەستێکی زۆر خۆشە. زۆر دڵخۆشم کە ئەم جارش توانیمان لەگەڵ هاوڕەکانمان لە کۆمەڵەکەی خۆمانە سەرکەوتن بەدەست بێنین و بچینە قۆناغی داهاتوو. خۆشحاڵم کە ئەم خولەمان بە سەرکەوتوی بڕی توانیمان دەرچین بۆ خولی داهاتوو هەوڵێن لەم پرۆگرامی داهاتووە باشتر خۆمان ئامادە بکەین و میکانیزمی سعیکردنەکەمان بگۆڕین بە شێوەیەکی باشتر چونکە پرسیارەکان بەرەو قورستر ئەڕۆ. لە کۆتایی پرۆگرام بە کۆی خاڵەکان توانیمان سەرکەوتن دەستبێنین سپاس بەخوا سپاس بە کەسوکارمان بۆ مامۆستای سەپەرشتار و بۆ زانکۆمان. سپاس بەخوام خولەشیان توانیمان کە سەرکەوتن بەدەست بێنین و بچینە خولی داهاتوو و بۆ خولی داهاتووی ئینشەڵا بە گەڕوتینێکی تر و بە زانیاری زیاتر و بە استراتیجیەکی نوێوە ئەگەڕێینەوە بۆ سەرکەوتن بە خولەکانی داهاتووتر. هیوامان وایە کە لە بەرنامەی داهاتوو ئەدایەکی باشتریان هەبێت و بچینە قۆناغێکی سەروتر. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ زانکۆی جیهان سلێمانی هەروەها زانکۆی زاخۆ. چیای نەمرود دەکەوێتە کام شاری باکووری کوردستان؟ کام لەمانەی خوارەوە بەکاردێت بۆ پاکردنەوەی ئاو لە ئایۆنات؟ لای من ئاستوزی یەکەمە، باڵمەر دووەمە، پاشیان سێمە، پۆن چارەمە. سیلیکۆن خۆی بارگەکەی موجەبە. ئەگەر من ئایۆنێکی موجەبم لەناو ئاوەکەیە هەبێت کاتە سیلیکۆنەکە ناتوانێت کارێکی لەگەڵ کە چۆن بۆم لابێت. ڕێزان و خۆشەویستان پێشبڕکێکە لە نێوان زانکۆی زاخۆ و زانکۆی جیهان سلێمانی کۆتایی هات.